وڵای لە ڕاستیە شتێکی زۆر جوانە، شتێکی زۆر مۆدێرنە، دەستخۆشی لە ئەو ستافاکەین کە هەستاون بە ئەنجامدانی ئەم کارە، هیوادارین ئەم کارە پەلەی تیا بکرێەوە، بەشەکانی تریشی هەروە وەکو ئەم شتی جوان بکەن و خێرا بکەن لە تەواوکردنی. لە ڕاستیە هەنگاوێکی گەورەیە کەلار بەرەو شارستانێت و شارێکی گەورە ئەبات. زۆر شتێکی جوانە، زۆر گەشتبینین پێی، زۆر دڵمان پێی خۆشە، هیوادارین جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێ و دەستخۆشییان لێ. ئەم ئاوە جوانە خوا پێمانی داوە لە ڕاستیە ئەم ئاوە لە کەم شوێن هەیە، لە ڕاستیە ئەمە بۆ یەکەم جارە ئێمە توانین سوود لەم ئاوە ببینین وەکو لایەنی گەشتیاری و زۆر گەشتبینین، زۆر جێگەی دەستخۆشیە و ئینشاءڵڵا دۆ ڕۆژێکی ڕوونی دەبێت. وڵای لە ڕاستیە شتی زۆر جوانیان کردووە، بەڵام وەکو پێشنیار ئەوەی ئەگەر لە توانە بوێت تەسەور ئەەکەم ئەم ئاوە پێویست ئەکا وەکو بەنداوێکی بچووک بۆ گلدانەوەی ئاوەکە، چونکە ئەم ئاوە هەموو جارێکوا زۆر نییە. ئەگەر گلدانەوەی ئاوەکە و جوانکردنی ئاوەکە و دانانی بەلەم و یاری وەکو شاری یاری و ئەم شتانەی پێویستە و دەستخۆشییان لێکەی.